زۆر خەتای تەسیسی کارەبایە ڕاکێشانی کارەبای هیچ کوالێتێک نییە لە ڕاکێشانە هەتا لە وارەکانی کارەبای ئەوەی دێ زۆربەی وارەکان بێ کوالێتی ئەوەش تەسیری ئەوەیە کە گەرمدارێت و زوو دەبێتە هۆی سووتان و لە سووتانەکەدا دەبێتە هۆی ئاگرکردن هەم تەسیسی کارەبای لە ناو ماڵەکان لە ناو دوکانەکان لە ئەوەشەر تەسیری خۆی هەیە هەمیش لە لایەکی کەسەوە ڕاکێشانی کارەبای ئەوەش پێم وایە دەبێت هەم هاوڵاتیانی هەم حکوومەتی لە تەوزیعکردنی هێڵەکانی کارەبا چ بە ئامادەکان چ بە ئەوەی بە کێبڵان ڕاکێشرا ئەوەی شەر لە جێ خۆی نییە. بۆ پاراستنی خۆمان لە گەرمی بۆ پاراستنی خۆمان لە سووتان پێویستە خۆمان پارێزین سەرەتا پێویستە شەوانەکە خەوی سۆپاکانمان یان واشەحنەکانمان دەرکەین لای پلاکی کارەبا. بەنسبەت شۆرتی کارەبای بەنسبەت ئاگرکردنەوە شۆرتی کارەبا ئەوانە زیاتر دەگەڕێتەوە لە بۆ ینی ئیهمالی و لە بۆ ئەوەی کە کەم تەرخەم بن چونکە دەبی گەورەکان بۆ شتانە هەستن لە ماڵەکە زیاتر ئاگاداری ئەو شتانە بن نەک بەتەمای کەسێکی بچوو گیان بەتەمای ئەوانەیانی دەبی زیاتر گەورەکان ئاگاداری ئەو شتە بوون.